برا خوشکانی بەڕێز پێویستە ئێمە وەکو خوا سبحانه وتعالى سوورەتی آلی عیمڕاندا دەفەرمێت لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم خواست چاکەی لەگەڵ بڕواداراندا کردووە کە لە خۆیان پێغەمبەرێکی بۆ ڕەوان کردوون. لە سوورەتی حجوراتیشدا دەفەرمێت بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين. بەڵکو خوا چاکەی بەسەر ئێوەوە هەیە کە ئێوەی ڕێنمایی کردووە بۆ ئیمان ئەگەر ڕاست بکەن لە ئیمانەکەتاندا. کەواتە ئێمە خوا سبحانه وتعالى هەم بەهۆی ڕەوانەکردنی پێغەمبەری خاتەم بۆمان محەممەد صلى الله عليه وسلم و هەم بەهۆی ئەوە کە ئێمە ڕێنمایی دەکا کە بە دوای پێغەمبەری خاتەم کەوین و ئیمان بێنین، حەقیقەت ئێمە قەرزداری خواین، منەتباری خواین و خوا چاکەیەکی زۆر گەورەی لەگەڵدا کردووین. جا برا خوشکانی بەڕێز، قەدری ئەو نیعمەتە، نیعمەتی شوێنکەوتنی پێغەمبەری خاتەم محەممەد صلى الله عليه وسلم و قەدری هەبوونی ئیمان کاتێک ئینسان دەیزانێ کە تەماشای یا خۆی پێشتر لە قۆناغێکدا ژیابێت، لە تەمەنێکدا ژیابێت کە دوور بوو بێ لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، دوور بوو بێ لە ئیمان، کە ئێمە ئینشاڵڵا لەوانە نەبووین. ئەوەش نیعمەتێکی گەورەی خوایە کە ئینسان جاهیلیەتی بەسەردانەیە، هەر کە چاو هەڵدێنێت ئیسلام و ئیمان و دینداری ببینێ، ئەوە نیعمەتێکی زۆر گەورەی خوا. ئینسان قۆناغی تاریخی بەسەر ژیانی دانەیەت، قۆناغی دوور لە خوای بەسەر ژیانی دانەیە، بەڵام ئینسان کاتێک قەدری نیعمەتی ئیمان و ئیسلام و شوێنکەوتنی پێغەمبەر دەزانێ عەلەیهی سەڵات وسەلام، یا بۆ خۆی ئەوەی بەسەردا هات بێ، یاخود تەماشای خەڵکی دیکە بکە. هەندێک لە زانایان دەڵێن ئەوەی کە وای کرد هاوڵانی بەڕێز خوا لێیان ڕازی بێ لە جیلەکانی دیکەی موسڵمانان لە دینداریاندا جدیتر بن، چاکتر بن، ئەوە بۆ کە پێشتر تاڵاوی جاهیلیەتیان چێشتە بوو، تاڵاوی قۆناغی نەفامیان چێشتە بوو لە ڕووی فیکری، لە ڕووی عەقیدەیی، لە ڕووی ئەخلاقی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، لە هەموو ڕوویەکەوە لە جاهیلیەتدا ژیا بوون. دوایی کە هاتنە نێو ئیسلام، لەو هەموو تاڵاوەوە هاتنە نێو ئەو هەموو شیرنایەتی و لەزەتی ئیمان، جیاوازیەکان زۆر چاک هەست پێ دەکرد. بەڵام جیلەکانی دی مەگەر ئینسان تەماشای دەوروبەری خۆی بکە، یا بۆ خۆی بە جاهیلیەتدا ڕۆژ بێ، یاخود تەماشای خەڵکی بکە کە لە جاهیلیەتدا دەژێگەنە، زۆر هەستی پێ ناکە. وەکو کەسێک کە هەمیشە لە نێو نیعمەتێکدا بێ هەست بەو نیعمەتە ناکە. بۆیە پزیشکەکان دەڵێن لە ساغی تاژێکە لەسەری هەموو ئینسانێکی تەندروست، بەڵام نەخۆشەکان نەبێ نایبینن. ئینسان کە نەخۆش کەوت کە دانت دێشی، ئەمجا قەدری ئەوە دەزانی کە ئەگەر دانت دانێشت نەبێت، ئەگەر سەرت هێشا ئەمجا قەدری ئەوە دەزانی. ئەگەر نەخۆشی پێستت هەبێ، هەر نەخۆشیەکت هەبێ، ئەمجا زیاتر متوەجیه دەبی قەدری ئەو نیعمەتە دەزانی کە تا ئێستا ساغ بووە، تا ئەو ئەندامەت کە تا ئێستا ساغ بووە. جا ئەوە خاڵی یەکەمە. من بەڕاستی دەمەوێ هەموو لایەکتان باش بیری لێ بکەنەوە کە ئێمە خوا بەخشش و چاکەیەکی گەورەی لەگەڵدا کردوین کە ئێمەی هیدایەت داوە بۆ شوێنکەوتنی پێغەمبەری خاتەم محەممەد عەلەیهی سەڵات وسەلام و بۆ ئەوە کە ئەهلی ئیمان بین. لە سوورەتی یونوسدا خوا سبحانه وتعالى دەفەرمێت إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم. ئەوانەی ئیمانیان هێناوە و کردەوە باشەکان ئەنجام دەدەن، خوا بەهۆی پەروەردگاریان، بەهۆی ئیمانەوە ڕێنماییان دەکات. دەزانن بەهۆی ئیمانەوە ئینسان دەزانێت لەکوێوە هاتووە، بۆچی هاتووە، چێ هێناویەتی، بۆ دەبێت چی بکات، چۆن بکات، و بەهۆی ئیمانەوە ئینسان حەڵاڵ و حەرام، چاک و خەراب، ڕاست و چەوت، پاک و پیس، دۆست و دوژمن لێک دەکاتەوە. جا ئێستا ئێمە خەڵکێکمان لەگەڵ دەژی لە وڵاتەدا،
ڕەنگە ئەهلی ئیمان نەبێت بەڵام هەر لە نیعمەتی ئیمان بەهرەمەندە. دەزانن خەڵکێکێ ڕەنگە ملحیدیش بێ بەڵام بەبێەوە کە بە خۆی بزانێت لە ماڵێکی مسلماندا لە نێو کۆمەلگایەکی مسلماندا پێگەیشتووە بۆیە چاک و خراپ و حەڵاڵ و حرام و پاک و پیس وانە لێکجا دەکاتەوە. ئەوە زۆر نیعمەت هەیە ئینسان کە لە نێویدا بوو هەر لەگەڵیدا بوو هەستی پێ ناکات بەڵام کاتێک ئینسان دەچێتە شوێنێک ئەو نیعمەتەی لێ نەبێ. ئەمە چوون بۆ هێندەی لە وڵاتانی ڕۆژئاوا لەوێ یعنی خەڵک پێی عەجایبە کە لەوێ مسلمانان سەردانی یەکدی دەکەن جا ئەگەر وەکو سەردانی خزمایەتی بێ وەکو مناسەبەتێک بێ سەر سیلەی ڕەحم بێ یاخود هەر سەردانی دراوسێتی و ڕەفاقەت بێ. یعنی من چوون بۆ هێندەی لە وڵاتانە کە سەردان وشتمان دەکرد خەڵک لێمان کۆ دەبەوە دەیانگوت ئەوە چ بووە یا شاییە شینە شتێک قەوماوە نەخێر هیچ نەبوو. ئەی چۆن وڵا هەر مسلمانین و سەردانی یەکدی دەکەین و هەر بۆ خۆی سەردانی یەکدی بۆ خۆی عیبادەت و تاعەتە. یعنی زۆریان پێ عەجایبە خەڵک 15-20 لە ماڵە کۆبنەوە لە شوێنێک کۆبنەوە بەبێ کە مناسەبەتێکی دیاریکراو هەبێ شتیوان نییە لە ژانیواندا. جا ئەوە ئێمە ئەو قەدری ئەو نیعمەتە بزانین ئیمان و ئیسلام کە وەکو گوتم بەهۆی ئیمانەوە ئینسان بەرپی خۆی دەبینێ ڕاست و چەوت لێکجا دەکاتەوە دۆست و دوژمن لێکجا دەکاتەوە حەڵاڵ و حەرام لێکجا دەکاتەوە و خۆی دەزانێت کە بۆچی هاتووە بۆ کوێ دەچێ. وا مەزانن ئەوەی کە ئێمە دەیزانین ئەو بەرچاوڕوونی ئێمە هەمانەوە ئەوە مەزانە بوو خەڵک وایە. زۆر کەس لە تاریکیدا بەنسبەت ڕابردوویە تەماشای ڕابردوو دەکا نازانێت لەکوێوە هاتووە تەماشای ئێستای دەکا نازانێت بۆچی هاتووە دەبێت چی بکات چۆن بژی تەماشای داهاتووی دەکا نازانێت بۆ کوێ دەچی. وەکو خوا سبحانه وتعالى لە سوورەتی ئەنعامدا دەفەرمێت أو من كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها كذلك زين للمسرفين ما كانوا يعملون. آية كسيك مردوب وزيندو ما انكردوتوا وجعلنا له نورا يمشي به في الناس والرناكيك من بيدا وكلني وخلق دا بيد الروا ري بيد دردكا وكو كسيك وا لتاريخيان دايا ناتواني ليان درباز بي لتاريخيان دا نافرمي في الظلمة لهم قرآن دا وشيء ظلمات هرب جماعاتوا كرمز بو قمرائي چون كإنسان قمرائي كان زور وجورا وجورا بلام حق يكا لها مشتاق دا هرواية لمعادليشي الرياضي دا دو كو دو دكات شوار انجام الراستكي شوار بلا انجام هلكي بحد سنور دەگونجێت بڵێ سێ بڵێ پێنج بڵێ چەند هەر هەڵەیە بەڵام ڕاستەکە هەر یەکە. بۆیە خوای پەروەردگار هەمیشە حەق بە نور دێنێ و بە مفرەد دەیهێنێ بەڵام باتیل بە ظولومات دەیهێنێ بە جەمعیش. جا ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم برا خوشکانی بەڕێز ئێمە ئەو نور و هیدایەتە کە خوا ئێمەی لێ بەهرەمەند کردووە زۆر گرنگە ئێمە پێمان وانە بێت کە ئیمان و ئیسلام و هیدایەت یەک شتە یەک قۆناغە یەک پلەیە وەری دەگرین و تەواو. بەداخەوە کاتێک کە مسلمانان دینداریان بوو بە تەقلید نەک هەر لە ڕووی فروعی شەریعەتەوە کە زۆربەی زانایان بە جائیزی دادەنێن لە ڕووی لەقەکانی شەریعەتەوە ئەحکامی عەمەلی مسلمانان ئەگەر بۆ خۆیان نەتوانن ئیجتیهاد بکەن کۆشش بکەن هەڵهێنجن لە قورئان و سونەت بۆیان دروستە بە دوای زانایەک بکەون کە متمانیان پێێتی. تەقلید بەگشتی لە فروعی شەریعەتدا دروستە یعنی دروستە تۆ بڵێ من نوێژە بۆیە وا دەکەم چونکە ئیمامی شافعی وای نوێژ کردووە چونکە ئەبوو حەنیفە وا ڕۆژوو گرتووە بۆیە وا ڕۆژوو دەگرم حەجەکەم بۆیە وا دەکەم ئەو هەڵسو کەوت و معاملێ بۆیە وا دەکەم چونکە ئەو ئیمامە وای گوتووە. ئەوە زۆربەی زانایان بە جائیزیان داناوە بەڵام بۆ زانیاریتان هیچ زانایەک بە جائیزی دانەناوە لە ئوسولی دیندا لە ئوسولی شەریعەتدا تەقلید و لاساکردنەوە بکەیت. واتە دروست نییە بڵێ وڵی دەزانم خوا هەیە بۆ وەڵا مامەسا مەلا فڵان کەس وای گوتووە دروست نییە. یا دەزانم محەممەد پێغەمبەری خوایە بۆ وەڵا دەڵێن لە کتێباندا وا گوتراوە نە یا قیامەت هەیە ئەوانە دەبێت بۆ خۆت تێدا بگەیە نەتیجە. یعنی هیچ عالمێک نەیگوتووە لە ئوسولی دیندا لە پایەکانی ئیماندا لاساکردنەوە تەقلید دروستە. خوا
لسورة محمد دا صلى الله عليه وسلم دا فرمي فاعلم أنه لا إله إلا الله فاعلم علمت ببيز بزانا كجيجا لخواهيج برسراونين بو أوكتو أهلي توحيد بي دبي علمت هبي دبي زانياريت هبي بلكو دبي زانياريشي تواوت هبي كبي دقوتري يقين اعتدل نيابي بو إخواي برقار زور مدحي أهل يقين دكا يوقنون لقوم يوقنون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون جاء أو زور قرنجك إيما بزانين أو دين داري كلني وكوملغا إيما داهي بابو داك مان أغلب وابو خلقك بتقليد دين داريان ورقرتوا دين داريك بتقليد ورد جيري دا مزراو نية بپشوبایەکی ئەوە دەبێت بۆیە ئەو خەڵکە کاتی خۆی کە ئەحزابی عەلمانی پەیدا بوون تاوان کۆنترین حیزب لەم عێراقەدا پەیدا بووە لە کوردستانی زارمە حیزبی شوعی بووە حیزبی دیکەی بوون حیزبی قەومی ئەوانە بەڵام لە 1934 و حیزبی شوعی کە پەیدا بووە پێش ئەوەش دیارە هەندێک ڕێکخرا و تەنزیماتی دیکە هەبوون دارکەر و هیوا و چی و چی و ئەوانە بەڵام بە هەر حاڵ دوای وردە ئەحزابی عەلمانی کە پەیدا بوون لەم وڵاتەی ئێمەدا چ لە هەرێمی کوردستان و بەعام لە هەموو بەشەکانی کوردستان و لە عێراق و لە وڵاتانی ئیسلامی بۆچی زەفەریان بە خەڵکی بردووە لەبەرەوە خەڵک ئەهلی تەقلید بووە خەڵک شارەزانە بووە لە دین لە ڕاستیدا ئەو کەسەی کە دزی دەکات لە تاریکی شەودا زەفەر بەو ماڵانە دەبا کە دزیان لێ دەکات لە تاریکیدا لە کاتی غەفڵەتدا کاتێک کە خەڵک خەوتووە بۆیە من زۆر جار گوتوومە عەلمانیەت لە نێو خەڵکێکدا کە شارەزای ئیسلام بێ جێپێی دەست ناکەوێت على حين غفلة من أهلها كاتك خلق بأعقابه علمانية ديتا نيويان خلق لإسلام بأعقابه بو چونك هرچي منالين هيج كام لو فكرة وبيردوزانا إما نامد بإنصاف بين نالين هموي شر مطلقة شاكش يانتي داهي بلام هر شاكيشي لوان داهي الإسلامي خومان داهي بشوي شاكتر كواتا مسلمان هيج بيوسي بيني كاتي خوي حزب شيوعي كالرواجي هبوة وەکوم لە یادداشتەکانی خۆمدا باسم کردووە بەچی زەفەریان بە خەڵک بردووە گوتوانە تەمە خەڵک ئەو کاتە لە ڕووی ئابووریەوە چەوسێنراوەتەوە لە دێهات لە شار ئەمجا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە گوتوانە وەرن خەونی سەوز و سووریان بۆ خەڵکی هەڵڕشتووە وەرن قەرسیلیان بۆ خەڵک تا شتێن دەهێناوە وەرن ئەگەرێ بە دوای ئێمە بکەون ئەوە ئێمە ئیسلاحی زەراعی دەکەین خەڵکی جوتیار و فەلاحین بەوەڵ خەڵەتان خەڵکی دیکەیان بەوەڵ خەڵەتان دووەرەکا کە ئەوە ئێمە ئازادی و یەکسانی کەس لە کەس ئەوە تر نابێت ئەمجا لە ڕووی نەتەوەیی وەرن ئێمە قوارەی نەتەوەیی و مافی نەتەوەییتان بۆ دەستێن بەو شێوەیە جا ئەگەر خەڵک لە ئیسلام شارەزا بە دەیگوت یعنی چم بۆ دەکەی ئازادیم بۆ دێنی جا ئازادی کە هەبێ لە ئیسلامدا هەیە جا خۆ لابردنی زوڵم مستەم بۆ چەسپاندنی دادگەری لە قورئان و لە سونەتدا هەیە ئیسلاحی کۆمەڵایەتی لە ئیسلامدا هەیە لە قورئاندا هەیە یعنی هەرچی ئەو باسی کرد با دەیگوت لە قورئانەکەی خۆمدا هەیە بەڵام وەختێ مسلمان نەشارەزا بێ لە دینەکەی من لە یادداشتەکانی خۆمدا باسی کەسێکم کردووە لە کاتی خۆی لە ڕانیە من لە تەمەنی بڵێن قۆناغی ئامادەییدا بوو پیاوێکە بوو لە ڕانی پیاوێکی ساڵح بوو جا مەشهور بوو کە شیوعیە تەوان مردوو لە ڕانیە نەدەمرد ئەو داینە هێژ با گۆڕی یعنی ئەو دەیناشتن پیاوێکی زۆر ساڵح ئەم ڕۆژێکی لێم پرسی وتم مام حاجی ئەرێ جەناب بیستومە حیزبی شیوعی تی بەڵێ یەکتم باشە دەتبینم تۆ لە مزگەوتێ هەمیشە ئەهلی نوێژ و تاعەتی و کەسیش نامرێ تۆ داینە هێڵیە قەبری چۆنە حیزبی شیوعی چۆن پێکۆکۆ کردوونەوە تەماشای فەهمی خەڵک ئاوا بوو وتی وەڵام فڵان کەسە من بۆ دنیایە حیزبی شیوعیم بەڵام بۆ قیامەتێش موسڵمانم تمجات بۆ دنیا مسلمانی وتی آخر بە شیوعی وتی آخر حیزبی شیوعی ئەگە دەسەڵاتیان بێ گورگ و مەڕ پێکەوە ئاوێ دەخۆنەوە کەس لە کەس زوڵمێ لە کەس ناکا هەموو خەڵک یەکسان دەبێ تیجا بۆ دنیا زۆر باشە تی بەڵام بۆ قیامەتێ مسلمانم دیری خۆم تون گرتووە دیارە منیش شتێک لە ئیسلام حاڵی بووم وتم خۆ مام حاجی خۆ ئیسلام هاتووە پێشی وەزعی دنیا چاککە تی چۆن ئەیوتم خۆ هاتووە وەزعی دنیامان بۆ چاککە و دادگەری پشەسپێنێ و پێغەمبەران عەلەیهیموسەڵات وەسەلام کە لەگەڵ
فرعونەکان و لەگەڵ زۆردارەکان تێکگیران خۆ لەسەر دنیا بوو، خۆ لەسەر قیامەت تێ نەبووە. لەسەر دنیاە پێغەمبەران گوتوانە دنیا دەبێت ئەبەو شێوەیە بەڕێوە بچێ کە زوڵم لە کەس نەکا، خراپە نەبێ، فەساد نەبێ، چ نەبێ، بەو شێوەیە کە خوا دایناوە. ئەوان شتیان نەخێدەی بەو شێوەیە ئێمە دەڵێن دەبێت دنیا بەڕێوە بچێ، لەسەرەوە تێکگیراوە، خۆ لەسەر قیامەت تێ نەبووە. جا ئەمن ئامۆژگاریتان دەکەم برا خوشکەکانی خۆم، هەم خۆتان هەم دەوروبەرتان هەوڵدەن ئەو ئیمان و ئیسلامەکە وەرگیراوە بە عاتیفە جارێ وەرمانگرتو، بە تەقلید وەرمانگرتووە، بە لاساکردنەوە لە بابوداکەوە، ئیمانەکە ئیسلامەکە لە دینداریەکی تەقلیدیەوە بیکەینێت تەحقیقی. جا ئەوجا لەزەتی لێ دەکەین، ئەوجار دامەزراو دەبین. یعنی دڵنیاتان دەکەمەوە یەک مسڵمانیش نییە ئەهلی ئیمان بێ لە ئیمان هەڵگەڕێتەوە، قەت نابێشتیوە.